خۆشەویستان سڵاوتان لێبێ ڕۆژی خۆش بە هەمووتان لە قاوەخانەی کەلتوری زەردەشتینەوە کارگران بەخۆی کامێرەکەیەوە ماوەی 7 ساڵە لە خزمەتەوە ئالانی برام هەموو جاڕاوە لێشی نایە بەسەر لێ هێتوێت کاکە ئەحمەد داودە لێرە لەگە کاکە دڵشاد و خۆشەویستانی کە دایمە لە زەردەشت لەمی کاتیا لە ڕاستیە مەرجی و هونەرمەندانە کۆچی دوای هونەرمەندان زۆر سەختە لە بەردڵی هەمومانە بەڵام هونەر ناوەستێ هونەر خۆتان نەزان هەر بەردەوامە و ئێمە بەڕاستی پێرێ کەلێنێکی زۆر گەورەکەوتە ناو هونەری نەتەوەکەمانەوە بە لە دەزانی سابووری ئەو چریکە جوانە ئەو چریکە خۆشی ئاواز و گۆرانی ڕەسەن زۆر بەداخەوین بەڵام ئەوی کە ئێمە لە توانامانایە ڕاستە لە مەڕاستی ماینەکانە لە مزگەوتە پرسەدانرێ و وەکو کللتوری نەتەوەکەمان بەڵام ئێمە ئەتوانین وەکو هونەرمەندان بۆ حوزن و بە شیوەنی نەیەکەی ئەحمەد داودەی خۆشەویستی برازای مامە سەلاح و کاکە دڵشادی سەلاح داودە و کاکە ئالان و ئەوی کە لە توانامانەیە سڵاو کاگە دەڵان گیان کاگە دەڵانی خۆشەویست بەڕاستی یعنی لێرە ئەم وڵاتە پڕ بووە بە پرسەخانێکی گەورە ئەگەر ئێمە کاک فەرمانجان تۆ چاوی کاک فەرماهەورانی جەلاسایی پەیجەکەی من درود بۆ ڕۆحی جەلاسایی نەمەت ئێمە هەوڵین بە ئاوازەکانمان بە گۆرانی بە مۆسیقا بەردەوام ئەمڕۆ هیوادارم لە چریکە و سۆزی گەرمیانەوە لە کەرکوشی گەرمەسێرەوە لە کەرکوشی قودسی کوردستانەوە کە لەژێر چەپۆشی داگیرکەرانە ئێستا و ئێمە هەمومان دڵمان پڕە بەڵام مەرجینێکە گۆرانیمان و دێمە لەو پەڕی دڵخۆشی شادیابین زۆرجا بە گۆرانی جارە گۆرانەکانی ڕەحمەتی سەڵاداودە و ئەو ئای و قەتار و خاوکەر و خورشیدی خۆی دنیای حوزن و ماتەمە پێش هەموو شتێک ئەمڕۆ دانش ئەم لایڤمان پێشکەشەکەین بە ڕۆحی پاچی نەمری ئیسماعیلی سابووری ئەوە دڵشادی برام ئەڵێ بەخوا کە بینیمە زۆر لێ خەفەتە خواردووە سواسانەکەم من لە هەفتەی ئایندەوە خۆشەویستان هەموو ڕۆژێ لایڤێکمە بێت هەموو ڕۆژێک لایڤێکمە بێت گوێ لە دەنگی بەهرەدارانە گرم لە لایڤەکەیە بۆ ماوەی کاتژمێرێنیە لەگەڵتان نابم ئەو کەسانی دەنگیان خۆش ئەتوانن بێنە ناو لایڤەکەەوە دواتر ینی خۆشبەختانە هەردوو هۆڵی ئەکواپارک و هۆڵی ئەو هۆڵەکەی تری ئاسوی شەرام ناوی چێکا بورهان میلانۆ ببوورە میلانۆ ئەکواپارک سپۆنسەری ئەو کەساکەن کە لە دەنگخۆش دەرەچێت لە لایڤەکەیە ئێمە دوای کۆتایی مانگێکی لایڤەکە ئەو کەسانی کە دەنگیان خۆشە ئێوارە کۆنسێرتێکیان بۆ ڕێگەخەین لە پێشە لە زەردەشت ئێوارەیان بۆ ڕێگەخەین لە قاوەخانەیەکی دووری زەردەشت دواتر لە هۆڵی میلانۆ یا ئەکواپارک لە ئێوارە ئاهەنگێکی گەورەیان ناسێنین و ئەو بەهرەدارانە سەرەخین من لە ڕۆژی شەمەوە ئەگەر تەمەن باقی بێ لەگەڵتان نابم و هەموو ڕۆژە و لایڤە دەنگە خۆشەکانە دۆزینەوە چکە ئێستا ئەست دەکەین هەرکەکەمان قورس بووە ئەوەی کە لە قاوەخانەی زەردەشت بۆمان کراوە هەفتەی جارێکە بە هەفتەی جارێک ڕەنگە نتوانین هەموو خۆشەویستی دەنگ خۆشە بەسەرکەینەوە کاکە ڕێبینجان بە ساخە و مسواس دەکەم کاگرە بەرمەسەوی چاوتان ماژەکەم کاتان ناگرم ئەمەی مامە دڵشادجان ڕۆحی سابووری شاد بکە بە مەقام و بەستەی پڕ حوزن و ماتەمی گەرمیان کاکە ڕێبەری گۆڵ سواس دەکەم ورز وبرز وخداع أفريقيا ورز واحترام زوج جنابته هو أم السربة المودعية طبعا جوشي ما بدهم بونا في روزانة دستا جراني عزيز كوش بيتو كأعلاني برز أو جماعة خوش السيف ورز واحترام جمهور خمون قومي في خوش السيف دستا أفريقيا وخم آخ أي كم شتاخ ساقي دخيل
ساقي دخيلا ساقي دخيلا ويسبوت وبعدي قرنقا بنايديم وينبات أرجان جان 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 دخلت معي باي صبح يا دخلت معي باي صبح يا واران ددا لقول شنا بنايدي أم ورقياران وخما خيا ومنايا كارجا لوگو کی زردشتی نه خواهخانه لیا دینی لو بینه كاكا محسن جان صلاة بو ايوه سپاس تانا كان اما تشبكة قولي يما يبو سر مزاري سابوري رجعون 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 حيو بيوني رجعون حيو بيوني بنايد يم أرجان حيو بيوني جرقم كردتاي فيعال وزيد الله بنايدي أم كشام دادوبي آخ آي وخم آخ آي كم شكاك سپاس کا کردلان جان چاو ماجکم أرجون جون 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 وجان تقسم أرجان جان 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 وجان تقسم أركيت وياخ أي بربوا لجستم آي وخماخ أياور لدس مردن وبيري زمان أرجان جان 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 غريب 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 ديارا أرجان غريب 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 ديارا جاي غريب ما يوار كوشك نورا آي وخم آخ يا ما هاري براق السماء جان چین بخوته ماما زاد جان قربان تم كاغا زاد هون يزمگي ديرين وبراي گورمان كاسي محمود سواسكم هاري براق السماء هاري 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 مشوي ويرحل داق الشور وجاي بارين داق اي خوايا داخلنا بمر ساحر شوكاينا دمعي واي 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 شاكر پرور جان قربان تم كرداني إسرائيل اللي روى حتى أورشليم صلاح
شێخە گیان سپاس. لەشم چارم داگلای کەمای هەر جارێ فرسەتێکە من یاونە خاڵی سید محمود زۆر سپاس لە گوندی حەمەکەوە. سید محمود سڵاو. ئەم شین و چەمەری ئێمە ئەم قەتار و خاوکەرەوە هیچی کەمتر نییە لە شین و چەمەری ئەوەی کە ئەربعینەی پێڵێن، حسەینەی پێڵێن، ئاشورای پێڵێن، لە ئێمە هیچی کەمتر نییە لەوە. بەڵێ کاکی شێرجان کوڕی سەڵاح داودەی نەمرە. Balay من پشتن balay lay biyar. سڵاو مامە فراجان. ناوی دڵشادە کاکە شێخەجان. دڵشادی سەڵاح داودە ئەوەش ئەحمەد داودەیە کوڕی نورەدینە برای سەڵاح داودە ئەوی باڵەبانەکە دێت. کاکە ئەرزانجان قوربانم. داخل دوتم داخل دوتم با من بگم تو نبی ای بیمای وای 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 روا سوا لو بانا دسیلا مردانا روا سوا دەست خۆشحاڵەن جیان. کاک کارزاندار تاشی هونەرمەندی دانخۆش وەڵڵاهی منیش بە هەمان شێوەی تۆم بە قوربانە بمارە. وەڵڵاهی قەتار و خاوکەر مەستمانەکە. درود بۆ ڕۆحی مامە ڕیشا لە گوندی حەمەکەوە. دیارە سەڵاح داودەین ڕەحمەتی لەگە مامە ڕیشایە زۆر ئەوڕێ بوو. کاک سەید مەحموود جان سپاس. قاوەخانەی کەلتوری زەردەش هەموو کاتێک پێشەنگ بووە لە خزمەتی هونەری میلیە.
كاك أحمد الروح كاك بيسجل صلاة ودي بيجانا كان كاك محمد قربانكم كاك محمد جباري كاك فراد چاوڕەشی هونەرمەند خۆشەویست کاک فەرهادی چەمچەماڵ و خۆشەویست کاک فەرهاد سڵاو و ڕێز کاک محەممەد جەباری سڵاو کاک کەسە لای خۆی شەیریکە بۆ کاتێک شەڕەجنێک بڵاو بێتەوە هەموو شەیریەکەن تکایە ئەوە شەیرکەن کاکە دڵشادی گوڵ کاک دڵشاد تۆ دڵسۆزی بۆ ئەمان بەکردن دەست پۆش کاگە ئەلانگان کاک ئەحمەد جان سپاس دەکەم سپاس بۆ لەوە چێ نەتوانم کۆمنتەکان بخوێنمەوە بەڵام ئەوەی کە لێرە جێ سپاسە کاک دڵشاد گیان کاک دڵشاد تۆ دڵسۆزی بۆ ئەمان سڵاو و ڕێزم هەیە لێرەوە بۆ بەڕێز وەستا حەسەن کە لە هەموو سەرگۆی زەویە لەناو هەموو کووردا بەڕێز بەس وەستا حەسەن و ئەوستا بە جوانەی وەکو کاک دڵشاد وان کە خەمخۆری ئەم هونەرمەندانەیە کە دەگمن و کە هونەرمەند ئەو هونەرمەندانن کە ئێستا لەناو کەرکووکە ئەو کەرکووکەی کە بەو شێوەی بەسەر هاتووە ئەمان بەو هونەرە خەبات دەکەن ناو کەرکووکە بۆ کوردایەتیەکەن دەبەرەوە من بەڕاستی دەستی مادوونی وەستا حەسەن و هەموو ستافەکەی گوشم کە ئاگای لەمانە پێویستە دەسەڵاتداران زۆر ئاگیان لە هونەر بێ وە لێرە جایەکە بۆ ئێستایش و ڕێز و پێزانم هەیە بۆ بەڕێز وەستا حەسەن لەناو هەموو سەرکردایەتی و مەکتەبی سیاسیە تاکە سەرکردە بوو کە هاتە ناو مەڕاستی بە خاک سپاردنی سابووری نەمر و کە تەلەفۆنمان بۆ کردی خۆشبەختانە هاتە سەرخەوت و خەمخۆرانە و دڵسۆزانە بەشدار بوو لەگەڵمانە لە هەموو ڕێوڕسمەکەیە بەڕاستی ئەوانە دڵسۆزن و سواسی دادەشانازەکەم بە هەمان شێوە کە دڵسۆزە بۆ هونەرمەندان ئەوانەی کە یان بینم من تا ئێستا دڵسۆزیم لە چەند کەسێکی بەڕێز بینیان چونکە بەڕاستی دوای مردنی ئەم هونەرمەندانە خوا نەخواستە بە تەمەنیان درێژ بە دڵشادوان بەسەرەنۆکو لە دەستدانی سابووری یا سەڵات داودە یا هەر هونەرمەندێکی لەو هونەرمەندە مەزنانە دوایی پەیکەر و ئەوانە هیچ زادی مۆزوعەکە نایەت ئێستامە لە ژیانان ئەم هونەرمەندانەمان لەناو لە خوار هێڵی هەژاری و ژیان بەڕێکەن لەناو کەرکووکانی بەڕاستی هیچ ڕەوایەکی حەق نییە ئەوەی کە ئێمە وەکو قاوەخانەی کە تووری زەردەشە دەستمان هاتبێ بە درێژایی 7 ساڵ توانیمانە هەزاران تراک گۆرانی تۆمار بکەین لە فەوتانە ڕزگاری بکەین یعنی باشترین بەڵگا هەفتەی پێشوو هونەرمەندی دێرین و هونەرمەندی گەورەی ئەم نەتەوەی عینەدین لێرە بوو لە قاوەخانەی زەردەشت بۆ هەمان ڕۆژکە لێرە بوو پیانەت بوو بۆ شوێنە بە پارەش بۆ ئەو شوێنە نەچوو بەڵام لێرە خۆبەخشانە هات ئەزانە پەیامی ئێمە چییە یعنی گلەیان لێکرۆتەوە پارە نایە بۆی بەڵام بە خۆبەخشە چی بەبێ پارە ینی ئەوان خۆیان نان نییە بیخۆن خۆیان گیرفانیان بەتاڵە بەڵام دڵی ئێمە خۆشەکەن دڵی خەڵک خۆشەکەن و هونەرە پارێزن فەرمانجان تۆ جاری پێش زۆر هاوکاری کردن هەموو جارەکان من وەکو باسم کرد شەپکە گوڵی ئێمە بۆ سەر مەزاری نەمران بۆ هونەرمەندان بە شیر و شەپۆڕ و بە لەگەڵ ڕێزمە بە نردنی چەند ئاەتێک پیرۆز نییە لای ئێمە تەنان حەمەزای نەمر لای خۆم وەسێتی کردووە و برادران شایەتن کاگومێدی نەی شایەتە تی من هیوادارم
کە بە خاک مەسپێرم پۆستەوی دارێک لەسەر مەزارەکەم دەبن بە باڵەبان و زارب لەبەرەوە ئێمە دەستوریەمەوەیە هونەرمەند تا لە ژیانەیە گۆرانی هەیە پێشکەشەکە. هیوادارم دڵشادی برام و کاک ئەحمەد بە خورشیدی و بە خاوکەر و بە سەبا و ئەوانەی کە هەیە ئەوەی کە خۆتان ئەزانن کە من دایمنەوە منەوە شینی و چەمەرەکانی گەرمیان کاگورانەوە بە درێژایی 7 ساڵە لێرە بەخۆی و کامێرەکەیەوە بە خۆبەخشێنی بەبێ هیچ مەبەستی ئەما گەر تەنها خۆشەویستی بۆ هونەر نەبێت ئێمە بەڕاستی هیچ پامێکترمان نییە وەکو باستم کرد لە هەفتەی ئایندە شەو لایڤمان هەیە لە ڕۆژی شەمەوە هەموو ڕۆژێک بۆ دۆزینەوەی دەنگەکان. سپاس کاک ڕۆژمانە ڕێشەجیان سپاس دەکەم. فدای رخسانی تکایە لای خۆتانەوە شێریکەن حەزەکەم زۆرترین بینێ دیگەن رخسانی وەکو خورشیدی تابانە بالگردانی بالات ئەحمەد جان ئەمە بە دەشتی مام حەسەنەکەم بە زۆر بە مەقامەکەت بالگردانی بالات وەکو شمشادی بیستانە وڵی بەڕ جێشت کاک سەرحەد زەڵمی هونەرمەندی ناوچەی وەرەمان سڵاو و ڕێزمانێ ئەو کاگورانی سڵاوی سەرحەد زەڵمی لە سەیری تیغی ئەبرۆی تۆ لە سەیری تیغی ئەبرۆی تا لە ڕۆژی حەشردا کاک سەیفی سپاس
دەزانی بۆ چوە مەسرورم دەزانی بۆ چوە مەسرورم نیشانەی کردەمێ دولبەرم وتی حازر بە وتی حازر بە بۆ کوشتن وتی حازر بە بۆ کوشتن بەیانی جەژنی قوربانە دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ منش هەر لەگەڵ تۆیان جوانکاری سروشتی ئەو پەیجەکە نایی جوانکاری سروشتێ دەست خۆش بێ بەڕاستی ئەوە ئێستا گەر ڕەنگە پێیجێک بە شتی نەشەی بڵاو کرێتەوە زۆر لەوە زیاتر بینەریە بوو بەڵام منێش دەڵێم ئێوە تێبینیەوەتان کردووە ئەم دوو هونەرمەندە ئەم گروپە ئێستا ئەم سێ کەسی بەیەکەوەن هونەرمەندێ بانگەکەن بۆ بەرنامەیە گەڵە جارن مایکرۆفۆنەکە چ مارکەیەەکە جیازەکە میکسەرەکە دەنگی خۆش نییە نازانم نوعەتی سپیکەرەکە چییە ئەنجا یەک دنیا نازوو دەنگم نووساوە بەخوا دوو ڕۆژە دەنگم تەواوی لە بەرنمەکەی 4000 ئەڵێ ئەم برادرانە بەبێ جیاز بەبێ ئامێری دەنگ بەبێ میکسەر
بەبێ شتێکە دەنگ خۆشکە ئەوە هوەری ڕەسەنە کە ئێمەڵی هوەری ڕەسان هەندێک جا هەندێک برادری ئەکادیمی ڕخنەمان لەگەڵ وشەی ڕەسان کاکە وشە چی بەکاربێنی ئێمەڵی هوەری میلی ڕاستەقینە کاکە هەڵقوڵاوی ناو خەڵک و حەسرەت و مەینەتیەکانی هەموو گەرمیان لەگەڵ و دەنگایەتە دەرەوە چووکە هوەری ڕاستەقینە هەڵقوڵاوی ناخە لە ناخوێتە دەرەوە تەسەنوع ناکرێت بە درۆ تۆ گۆرانی بڵیت و خۆ بکەی بە گۆرانی بێش نازانم ئەو کەسانی کە حەزیان لە هوەر و دانیشتن و شەوچەرەکانە بۆ ئەمانە نابن بۆ شەوچەرەکان و بۆ دانیشتەکانی خۆیان هەم زۆماریەکەن هەر بمێنێتەوە بۆ میلەتەکە هەم چێژشی لێبینن نازانم بۆ خەڵچێکە بن بەسەریان بەشان و باڵێ نەهەڵبات و کەلیمەی نەشیا و شتی زۆر نەگونجاو لە هوەری میلیە کە هوەرەکەشیان سەقەت کردەوە کاکە گەرێتانێ ئەتانەیە پشتگیری و پشتیوانی ئەم هوەرمەندە ڕەسانانە بکەن تکایە هەریش نەبێ ئێمە هوەرمەند دەست کەس ناگاتەوە بەس تۆ دانیشی ئاهەنگەکان دەکەی شەوچەرەکان دەکەیم ئەم هوەرمەندە میلیە ڕەسانانە بەسەر بکەرەوە بۆی کە هەتا هوەرەکە بەردەوام بێت فەرمەوە تا کەرکووک لەژێر چنگی داگیرکەرانەیە ئەوە کەرکووکە هەمومان فرمێسکی تەمساحی بۆ ڕژین بەڵام ئەمان بزان ناو هەڵقوڵاوی کەرکووکەوە تا ئێستا هوەرە ئاپارێزن ئەمە خۆی لە خۆیان خەباتێکە دڵشاد جا بەجارە ماندووەبی تاریکە ماڵی خەم توخوا با مەقامێ بڵێت ئەرە وەڵڵی ڕاستەکەی منش چۆن لای تاریکە ماڵی خەم منش خەمەکانم وەکو باسم کرد لێرەوە جارێکتر سەرم دانێنم بۆ ڕۆحی پاکی سابووری و ئەمڕۆ بەڕاستی کارەساتێکی تری ناخۆشش هەیە ئەویشکە لە دەزانی کوڕەکەی شەیدی سەرکردە شەید جەبا فەرمانێکە کارەساتیش گەورەیە بەڵام بەڕاستی ئەمە نامانێ هوەر بوەستێت هوەرەکەمان هەر بەردەوامە ئەوەی ئەمەشکایکەین شای و هەڵپەرچی و بەزمڕزم نییە تەنها پاراستنی هوەرەکەی و خەباتێکە بۆ بەرپەرزانەوەی ئەوانیانەیە کەرکووک تعریب و تەتریک بکەن ئەو هەموو پیلانەی کە سەرکردەکانی خۆمان بەرامبەری کەرکووکەکەن ئێمەمانەیە کەرکووک هەر بە کوردستانی بمێنێتەوە هەریز نەبە بە مەقام و بەستەکان کاکە و کارجیان بە دڵنیایی منش خۆشم حەزم لە مەقامێکی یا سەبایە خورشیدیە ئەوە کە زۆر دڵمان پڕکار لە خەم و حەسرەت سپاس کاکە کارجیان تاریکە ماڵی خەم شڵا ماڵی خەمیش ڕووناگە بێتەوە سپاس سەخت هەیە تاریکە ماڵی خەم ئەگەر هەیە تەمام بڵێ چاوەکەم یاران بۆ چیوا دەکەن چاوەکەم بۆچی یاران وا دەکەی لەگەڵ من ئەمەم عاجز و داوا دەکەی بەستەکەی ناکەی بەستێ دانە خەڵ دانە بێ بە قوربانم
دەمتان من نامێ بەڕاستی زۆری هوەری کەرکووک و هوەری گەرمیان ئەوەنە زۆر و دەوڵەمەندە تێر ناخوێن بەوە بەڕاستی شت ماوە کە جۆمانیانە بووە پێشکەش بۆ هاوڕێ عەزیزانە زۆر سپاس کاکە پێشکەش بۆ خۆشەویستانە سپاس بۆ تۆ گیانەکەم دەسەناتش خۆش بەکار زۆر سپاس ئەزانم هیلاگە بن بەڵام بەخوا داواکاری ماوە نیە بڕێ تۆ مشکلم نییە بەڵام جار لایبەکەمان هەیە هێنا ئەو شارمان جوێرەنەوە دڵشار خۆی زۆری حەوزە ئەو شارەوە جا دوێمیشیان وەڵڵاهی ناکرێ بەبێ ئەڵاوەسی خیتامی بکەن یعنی دوای وایە خۆشەویستانی وەڵام چی سڵاو بۆ تۆ کاکە هاپۆ عەزیز گیان سپاس دەکەین گیانەکەم وەڵڵاهی منیش هەر ڕێی ئەو برادەرەمە بوو کاکە بێستون ئەمە هونەری ڕاستەنە ئەمە هونەری ڕاستەقینیە شەڕەجنیەوەوانە کێی هونەرە کێ چێتە بابی هونەر و دانیشتنەوە ئێمە ئەمانە مەبەستمان زیاتر خۆ دەرخستنیە ئەوەی مەبەستمانەوەی کە ئەم بەرهەمانە بمێنێتەوە بۆی حەزەکەم لەڕێ ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە گەنجان سوودی لەو مەقامانە ببینن بەڕاستی زۆر بەداخەوە شەڵە ئێستا هەزاران گۆرانی نەمر سەڵا داودەمانە بووە بەداخەوە ڕەنگە ینی بەدڵی من نیشتا من چەند جار هەوڵم لەگەڵ مامشکورە ئەو شکر خەیەت ئەوش دەتوان بڵم سەدان تراکمان بۆ تۆمار کرد بە زێشتا کەمە کاگاوکار دیارە کاگاوکاری خۆشەویست دەسکەتارێتی جەنابی مام جەلالە ڕێز بسڵام هەیە بۆ کاکاوکار گۆرانی نازدار و نازار نەزان بەخوا کامەیە حەزی دێتی نازار و نازار خۆتە دەزانین کاک میرخان جان سڵاو بۆ تۆ گیانەکەم چاومانی ماما و کارجان
دڵشاد گیان بەخوا خەتای من نییە هەوادارانی دەنگی سەڵا داودەی نەمر داوای گۆرانی ڕاوەستەوە لەوبانەکەن چی بکەین یعنی ئەو گۆرانیانە نەمرن ئەو گۆرانیانە ناسنامەی کوردستان بوونی کەرکووکن بەخوا یعنی من پێتان دەڵێم هەموو جارەگەڵم هوەری کوردی بەشێکی گرنگە کاک ڕزگار دووبسی کاک دیارەتیف کاکە دیارگیان سڵاو بۆ تۆ ئەمانە لە بیرەوەری و زاکیری هەمومانە هەیە هەمومان لەگەڵ گۆرانیانە ژێوی Zafer Can Spas, kak Hadi Can Spas. یا ڕێوی دەمتان خۆش بێ بەڕاستی و خۆی ئێستا گەشتێ بکەی بەناو ڕەحیماوە و شۆرجەیە
بەناو قەڵاکی کەرکووکە کە قەڵای کوردانە بەڕاستی هەرەوە ناڵێم من ئەوەی کە تێبینیتان کردبێ ئێوەی بینەرانی ئەو لایڤە نە ئامێری دەنگی زۆر جاگۆرانی بێژەگەنی یەک سعبیان و پێگرێ مارکەی مایکرۆفۆنەکە چییە شوورە سنایزەر ئەڵمانیە سینیە جیازی دەنگەکە چییە ئێتە بەرنمەکە یەک سعادەڵە دەنگم نووساوە دوو ڕۆژە نەخۆش بوو ئەمەش ئەو دەنگە ڕەسەنانەیە کە هیچی نایە هەر خۆی لە خۆیان بڵندگۆیە مکەبەرەیە سپیکەرە ئیکۆیە ئیفێکتە هەموو شتەکانە دەنگەکە خۆیەتی دەنگ ڕەسەناوایە بەڵام بەداخەوەی تر هوەرش بە شانسە وەکو بینیوانە هەندێکی سوگاتی بە هوەرەکە بەڵام ئەوان نانی لێخۆن هەموو جارێ وتەیەکی زۆر بە نرخی هوەرمەندی دێرین هوەرمەند و شاعیر برای گەورە و خۆشەویستم کاک میدیع حوسێن شعرێکی هەیە بۆ مەبەستە مەبەستی دیارە سەڵات داودەی نەمر و مەبەستی حەسەن زیرەک و مەبەستی ئەوانەیە ئەڵێ دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو بە یەک عیارە کێشێ یعنی زۆر کەسێ ئەو زێڕە لەگەڵ زیوێکا کە هیچ قیمەتەکان زۆری بەقە بە یەک قەپانە کێشێ و زۆر جار ڕێزی زیوەکە زیادرێگیرە بەداخەوەڵم بەداخەوە ئەوە هوەری ڕەسەنە هیوادارم خەڵکەوەنە هوشار بێتەوە گوێ لە هوەرە ڕاستەقینەیە بگرێ بەڕاستی ئەوەی کە داگیرکەران چەند ساڵە نەیانتوانیوە زۆر جار هەندێک کەس لە ڕێگەی شێواندنی هوەری میلیەوە ئەوواکەن هوەری ڕەسەنەوە ینی نازانم نەوەیەک پێیا بووە سوکایەتی و کەلیمەی نەشیا و زۆر قسەی نەشیا و هەلق و مەلق خەن ناو گۆرانی کوردیەوە گەنجانیش لەبەر یەکەن و دوجار ئەوە کارەساتە خۆی لە خۆیە بۆیە من تەکلیفم زۆر لە دڵشادا کە زۆریش ماندوو بە کەم گۆرەی مێشێ بتوانێت ئەوە سعات و نییە 2 سعات بە بەردەوام گۆرانی بچڕێ بەبێ جیاز وەکو باسم کرد بەبێ میکرۆفۆن بەبێ ئەحمەدیش دەستی خۆش بێ ئەو کاگاوکار نووسێتی بەڕاستی باڵابانەکەی ئەحمەدیش لەگە زەربەکەی کاکە فەرمانە بێگومان وایەوانە هەمووی هوەرمەندن و سازن کاک ئەحمەد ڕێچکەی باوکی و باپیرانی گرتووە کە هەر یەک بنەماڵی داودەیەکانن لە گوندی حەمەکەەوە سید مەحموڵە برازامن سید مەحموڵە برازامن ئەوانە لە گوندەکەی مامەڕیشەوە سڵاو و درود بۆ مامەڕیشەی نەمر وەڵی دڵشادیان جۆمان لە ئەڵاوەچی نەبوو کورە شتێکە دەو جار بەجارێ خەنابادێ فارسێکە تێکەڵەکە لەگەڵە وەڵی من باوەڕم پێ بکە من چەند خۆم چێژی لێبینم چەند خۆم دڵ و دەروونم پێ ئاسوودا بێت دوو ئەوە نش دەبەر ئەو ئەمە بمێنە بۆ میلەتەکەمان ئەوە کاکبرانیش بۆیە ڕیکۆردێکە ئێمە بەم نزیکانە دەستگایەکمان پێکێناوە شوێنێک بەناوی ماڵی بەستە و مەقام ئەو ماڵە ئیشەڵا لە داهاتووە بە پشتیوانی چەند کەسێکی دڵسۆز کاک مەحموود ڕەزا و بەڕێز شێخەوار و مامەسانزاری تار و کاک کۆسار و بەندەی بچووکیشتان ئەو ماڵی بەستە و مەقامان پێکێناوە دوجاری فراوانتری ژەبێ بۆ چەند کەسێکی دڵسۆز و کاک بابەکە دەڕێی کە پشتیوانمانە و بەڕێز پارێزگاری سلێمانیش هەوڵین ئەو ماڵی بەستە و مەقامە لە داهاتووە لە خزمەتی بەستە و مەقامی ڕاستەقینەیە خۆشەویست کاک ماردینجان زۆر سپاس کاک ماردینی خۆشەویست کاک ڕێبین لە بەریتانیەوە مە سپاس دەکەین جانەکەم وەکو باسم کرد من زۆر حەزەکەم ئەو کوردانی تاراوگا دڵ دەرونیان پاراو بێت لەگەڵ هوەری میلیەکە و هوەر ڕەسەنەکەی کە هەمانە لەبەرەوە من دڵشاجانی لاگەکەم بەخوا چار نییە دەرفەتیوە من کەم دەستەکەوێتەوە ئێمە ئەمانە تۆمارکەین ئیتر نازان بەڵدی خۆی خەنابادمان ئەڵاوەسیەکە ڕاستەکە ئەڵاوەسی ئەوە من هەر ئەوم تێبینی کە دووە لە ئێوە کاک میرخانجیان کاک میرانجیان خەراخی زۆر سپاس کاک خادر سالایی بەسەر چاوم جانەکەم مەقامی ئێرانی ئەوە دوای کاک دڵشاد لە خەنابادەکەی جابەجارە فارسیەکە ئەچلیچێنێ زۆر خۆشە بەڵام ئیتر بەدڵی خۆی بێسا حەزەکەن ئەڵاوەسیەکە چکەر مڵچی نەتەوەی کووردا پێناسەی گەرمیان و کەرکووکە بۆیە حەزەکەم ئەڵاوەسی جۆمان لێبێ بۆی بێ بە وانەیەک بۆ فێربوونی مەقام کاکە ڕەزای کوردەوار هوەرمەندی کرماشانی خۆشەویست و هوەرمەندی دەمخۆش کاک ڕەزاش لە کرماشانەوە زۆر جوان قەتار و خاوکەرەڵێ جاری بێش لە کۆنسێرتەکە بێکەوە بینەوە لە ڕشت سڵاو ڕێزمانێ بە کاکە ڕەزای کوردەوار ڕێژین جان سپاس دەکەم کاکە عەلی سپاس
بلاي كسمر يعي نوبتنا صار كاك يا من جان صلاو كاك شيروان جان صلاو عزيز مريعي دوستايا كاك بران جان الله وسي هر اوي راسك نجد اوه لا شركة بلاي كسمر ياي بيدنجي ياي شمشار كاك ناصر رامي جان صلاو رزمي بوتو اللي رواتا سويسرا جانك كفتني ويهودم هاي هاي زاني
ده aman 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 yalan aman aman Rasiyeki la verdaya ay hava kasna حتواني هلا ما فارسي كتقول تكو خنابادا تحويل بو بضلي خو بس ما نبي سباس كاكا وكاركا آفرین دائما مقامی خنابات بس هم فارسی که عرب فارسی خوی خنابات از دیگر تو خنابات اما خنابات çahçaka çahçaka dur biliyorsa ne kadar Farsça ka yak çahçaka aku iret Gale fotan şeydi kan kaço manu braderan hamutan Nasıl program alkan? Gurdum sarama çeşme dolusun ya öyle değil bu saçı senin davri gavran tutarım yara yaraydan aydan bana çıpan sahar دم خوش بیار دل شاجان دست خوش بیار سپاس وانی که شیریان کرد کاکاوکار و برادران زور سپاس لای تو اگر تاوش بکسیدگی که برام تاو بالام من ازام کچر ما دونو قدری که زوری شنیه کم لو بالام بو خواه ام فرصت الان من بودو برنامه نبیتو نامانه اکو میجوی ام نتوه ام گرانیانه بفوتید هەرز دەبێت لە فۆتان ڕزگاریان بکەینە میلۆدی جوانانە نازم چیمان نەوت لە تەکلیفەکان ئەوزام ئەو شارەکەمان نەوتوە بەڵام من وەکو باس بکرد چی گۆرانین بێژەکەی بتوانێت بەو هەموو بەبێ جیاز بەبێ ئامێری دەنگ ئەو هەموو بە دوای یەکە ئەو هەموو گۆرانیان بەبێ وەستان بە لایف بەبێ
ئیکۆ ئیفێکت جیازی دەنگ بەبێ میکرۆفۆن بەبێ سەدا بەڕاستی هوەرێکی جوان پێشکەشەکان هەر کۆنش تۆ گوێ لە گۆرانیەکانی بەڕاستە پێم خۆشە با بێتە لامانەوە ئێمە شانازی پێوەکەین وەڵام من بە خزمەتی نەگەیشتوم زۆرشم پێخۆشە ئێمە وەکو باسم کرد لە ڕۆژی شەمەوە لایڤێکمە بێ هەموو ڕۆژێک ئەو دەنگانە ئەدۆزمەوە ئیتر لە لایڤەکەی هەست کەسێک ئەگەر دەنگەکانمان دۆزیەوە دوای بەدوای ئەوە لە کۆتایی مانگەکەیە من ڕۆژانە لایڤەکە پێشکەشەکەم بێجگە لە ڕۆژانی هەینی هەموو ڕۆژێک ئەو دەنگانە دوای جیاکەینەوە ئێوارە کۆنسرتی چامۆڕێگە خین لە قاوەخانەی زەردەشت دواتر لە هۆڵێکی گەورەیە لە پێشبەرچەیەکە یەکەمەکان هەڵەبژێرین و خەڵاتی شێکرین و کۆنسرتێکی گەورەشی لە هۆڵی ئەکواپارک یا لە هۆڵی میلانۆ بۆ ڕێگەخین ئەمە تەنها و تەنها بیرۆکەی خۆم بۆ لەگەڵ کاکە ئاسۆی شارام تەنها و تەنها لەسەر ڕێبازەکەی شەوکەت ڕەشی نەمەر دیارەکەم نەڵم کەرکووک ناوجەرگەی یا ئەتوانم بڵم سنتەری مۆسیقا و گۆرانی و مەقاماتە هەر لە خۆڕا و قسێ ناکەم بزانە کاتی خۆی شەوکەت ڕەشی چ ڕێبازێکی بۆ ئێمە بەجێشکە ئێمە لەسەری بەردەوام بین ئەویش بەرنامەی ئارەزومەندان و دۆزینەوەی دەنگە خۆشەکان سواز بەخوام و جارەگەڵی ئێمە لە قاوەخانەی زەردەشت چەندین بەهەری جوان جوانمان دۆزیەوە چەندی هونەرمەندی گەورە وە لێرە بەخۆبەخش ینی هەموو شتێک لە قاوەخانەی کە تووری زەردەشت بە خۆبەخش پێشکەشکراوە ینی تەنها بۆ خزمەتی ئەم وڵاتەوە ئەم شارە لەگەڵ هونەری نەتەوەکەمان ئێستا ئەو کاکەیەمان ناویشیم نەزانی کاگۆشمەنی خۆشەویست کاگۆشمەند چنەوە گۆرانی مەقامات پشتەڵەیە هەر زۆرم پێخۆشە جاگە ئەحمەد یارمەتی بە میلۆدیەکێ بۆی دڵشادی برامی ئیسراحەتێ بکات بەڵام دوای ئەوە هێشتا هەندێشتمان ماوە بەخوانەمان و تۆ ئەو شەر فەرمانجان تۆش بەهاندووە بین کاکە فەرمان لە هەڵەبجی شێت بوو کە پێم و تەلەفۆنم بۆ کرد گەڕایەوە ئێرە و لەبەر خاتری ئەمە بەخۆ بەخش بەڕاستی جێی سوپاسە دەست خۆشکار کارۆزگار
چۆمان گیان لە خزمەت ئەمێ سە پێڵم بزانم گۆرانەکە زانێ بەسەر چاوکە چۆمان کاک دڵشاد کاک چۆمان گۆرانی داوای گۆرانی گوڵەکە کامەیە گوڵ داچی بۆ مەکتەب ئارۆڵە ئای گوڵە لێ ئاڕۆی بۆ مەکتەبم هەگاڵ ئەگەڵتە ئاڕۆی بۆ مەکتەبم ئەگەڵتە بەم کارە کاڵم بەهەیتا های گوڵ های گوڵ دڵشادی برام گۆرانی بە گوڵ بڵێ لە مەودوات چییە؟ بە گوڵ بڵێ لە مەودوات چی گۆرانیەکەوە؟ داوای ئەوان نەکردی وەڵی کار چۆمانەوە پێم وتووە گۆرانیەڵێ بە گوڵ بڵێ لە مەودووە نازانم چی وەڵی کار چۆمانە نازانم چی گۆرانیەکە بخۆ شوقي رومتي ليلى منعي يا البراري نوتوا يا ريا 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 ريا
فرم فرمان زۆر سپاس بوویەوە لە کۆتایە من هیچم نییە هەروەنە بڵێم ڕۆحی سەڵاتداودین نەمر شاد بێ ڕۆحی سابووری شاد بێ ڕۆحی هەموو هونەرمەندانی کە نەماوە لە ژیانە شاد بن من هەروەنە ئەڵێم وەکو سەر و ژێر و داهاتی کەرکووک هەمووی کەس نازانە بۆ شوێچێ بەڵام پێویستە ئەمانە تەبەنی بکرێن ئەم هونەرمەندانە نابێت بەو شێوەیە بەو ژیانە سەختە بژین تکایە ئەو بانگاوازی من بۆ بەرپرسانە بێم ئەم هونەرمەندانە تەبەنی بکرێن بەڕاستی یعنی کاکە دەستگایەکە ناوی بەڕێوەبەراتی ڕۆشنبیریە هی کەرکووکە سەقافەی پێڵەن لێ ڕۆشنبیری پێڵەن هەرچی پێڵەن ئەبێ ئەم کەسانە ئەمانە بگرن نەخۆیان ئەم هونەرا بێ بپارێزرێت ناکرێت ئەم هونەرمەندە دەنگزوڵەڵانە شارەزایان ئەمانە شارەزای مەقاماتی کوردین کە هونەری کوردیان پاراستووە سواز بۆ ئەو خۆشەویستەش کە تۆ خۆت دامادە دەکرێت ئینشەڵا خۆت ئامادە بکە لێرە شتێکت بۆکەین دڵشاجیان هیچم نەما بەس دەڵێ خیتام و هامیسکن عەرەبە لەوانەیە یعنی دیاری چەپکە گوڵی ئەخیرمان خۆت بە دڵی خۆت هەرچێک بێ ئێمە کۆتایی پێێنین و ملای خۆمەوە ماڵاوی لە هاوڕێیانەکەم و هاوڕێیانی بینەری هەموو کاتێکی قاوەخانەی کە توری زەردەشت وەسپاسی بەڕێوەرانی قاوەخانەی کە توری زەردەشت کاکاروان و برادرانەکەم کە هەموو کاتێم شوێنیان خستۆتە خزمەتی هونەری ڕاستانەوە سوپاسیانەکەم یادی حەسەن زیرەکەش نزیکە گە شتێکی حەسەن زیرەکە بزانن ئەوە خراپ نییە چکە 26 مانگەم یادی حەسەنە ئابزام ڕەحمەتی ئامینە نازانینەشی یوتیوبە نییە سەڵاتەدا ئامینە نازانینەشە گۆرەنی حەسەنە ئەوەشی یوتیوبە بزانم
سپاسان خۆش بێ زۆر سپاس کاکە دڵشادی کوڕی سەڵا داودەی نەمەر کاک ئەحمەد داودەی بنەماڵەی سەڵا داودەی نەمەر کاکە فەرمانجان ئەو خۆشەویستانە کاک بوران بە وێنەگرتنەکەی سپاس بە قاوەخانەی کە تووری زەردەشت منش لای خۆمەوە هیوادارم هەموو ڕۆژ و ڕۆژەکانتان پڕ بێ لە گۆرانی موزیک و ئارامی خۆشبەختی بوویەوە هیوادارم هەموو ژیانتان لە بری ژاوەژاوی ئەم هەموو سیاسەتە کە هەمومانی بەڕاستی بە خەفەتەوە کوشت جای تر ڕۆحی سابووری شاد بێت و ڕاگەنم گەورە فیڤالمانێک کە پاش فستیڤالی نەورۆزە دابەشکردنی 64 پەیکەرە بۆ نەجمەدینی مەلاو یاوەرە هەنجێک و نمایشی جل و بەرجی کوردی و گۆرانی مۆسیقا بە ڕۆژی 26 مانگ لە سنتەی ڕۆشنبیری سەرایە هونەرمەندی نەمەر حەسەن زیرەکەکەینەوە هاتاو کاتە بەخواتان ئەسپێرم هەموو کاتێکتان پڕ خۆشی و شادی بێ سڵاو بۆ ئێوە